بەچنوور محمود قادر ناسراو بەچنووری محمود سافا دانیشتووی هەڵەبجەی شەهیدم لە گەڕێکی کانیاشقان دانیشتووم بەڵام حالیان لە بەریتانی ئاژیم. ئەم ئێوارەیە بۆ من ئێوارە کۆڕێک بەڕاستی جێگەی شانازی بوو بۆ من لەبەر ئەوەی هەستم کرد کە خەڵکی هەڵەبجە و کتێبخانەی هەژار مقریان و گەلەری جەلال عازەبانی بە ئەرکی خۆیان هەستان کە وەفایەکیان هەبێ بە هونەرمەند بە تایبەتی هونەرمەندانی ئافرەت کە پێویستە لەم شارەیە ڕێزی لێ بگیرێت و خزمەت بکرێت. خزمەتکردنەکەش ئێمە نامانێت هیچ شتێک بێسە من بەو ڕێز لێنانم بخۆم هەستم کرد کە هەست بەبوونی خۆم ئەکەم چونکە ئەزانم کە کەسانێک هەن کە پشتگیری مەکەن بۆی کە بەردەوامم لە کارە هونەریەکانم. بە خۆشحاڵم دووبارە کە هەڵەبجە و دامودەزیاکانی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەمیشە لە پشتەوە ئافرەتانەوە بن کە بە بەردەوامی کاری هونەری شانەوەکەن بە تایبەت لە هەڵەبجەدا چونکە هەڵەبجە تایبەتمەندیەکی زۆری هەیە و لە ساڵەکانی شەستەکانەوە تاوەکو ئێستا ئافرەت لەسەر شانۆ بووە و ئەکرێت هەر بەردەوامن لە کاری شانۆ پشتیان بگرن هاوکاریان بن. شەرت ئەوە نییە کە تۆ بیانێنتە سەر شانۆ کاریان پێکە بن وەڵاو هونەرمەندی ئافرەتمان هێناوەتە سەر شانۆ ئەوە ڕاستە ئازایەتی ئەو ئافرەتانی کە خۆیان هێنە سەر شانۆ ئەمە پێویستە و ئافرەتانە لەگەڵیان بی هەم لە ڕووی معنەوی و لە ڕووی مالی و هاوکاریان من بۆی بەردەوام بن لە هونەری شانۆیان. من دووبارە سوپاسی هەردوو کتێبخانەی هەژار مقریان و گەلەری جەلال عازەبانی و ئەو میوانە بەڕێزانەکەم کە ئەمڕۆ لێرە ئامادە بووم و سوپاس بۆ ئەو ڕێز لێنانەی کە من میان بەخشی. نهێڵین ئەم شوێنەدا بکەوت چونکە بەڕاستی